ئەگەر کێشەی ژنان چارەسەر نەکرێ کێشەی کۆمەڵگاش چارەسەر ناکرێ و وڵاتمان بەرەو پێش ناڕوات. چونکە تا ژن ئازاد نەبێ کۆمەڵگاش ئازاد نابێ. ئامانجمان لەم وەرکشۆپە زیاتر ئەو کێشانەیە کە ڕوبەڕووی ژنان دەبێتەوە گفتوگۆکردنە و دۆزینەوەی ڕێگایەکە بۆ چارەسەری. پێویستە هەموو ڕێکخراوەکانی ژنان لە هەموو چین و توێژەکان یەکدەنگ بین و یەک هەڵوێست بین. کاریگەری ئەم دابوونەریتەی باسمان کرد لەسەر خۆکوشتنی ژنان چیە؟ دیارە بەپێی ئەو داتایانی لەژێر دەستی نەتەوە یەکگرتووەکان هەیە ساڵ بە ساڵ ئەوان خەڵکی پسپۆریان هەیە لەم بوارە ئاماژە بەواکەن کە ڕێژەی خۆکوشتن لە ناو هەموو چینەکاندا هەیە بەڵام بە تایبەتی لە ناو توێژی ژناندایە زۆر زیادە. ئەویش دەگەڕێتەوە بۆچی؟ بۆ ئەو کەسایەتیە ئەو پێرسناڵیەتی کە خاتوونەیەتی کە ژن هەیەی کە ئافرەتەیەتی کە مێینەیەتی بە هەموو شێوەزارەکانی کە ناو لە خانم ئەنەی کەسایەتیەکی هەستیاری هەیە. ئەو کەسایەتی هەستیارە پابەندە بۆ شێوازەی کە خواوەند بۆ دروستی کردووە جیاوازە لەگەڵ ڕەگەزەکی ترایە. یعنی ئەو لایەنە ئەو سۆز و عاتیفەیی کە لە ژندا هەیە ئەمە هەندێک جار ئەمە وای لێ دەکات کە ڕەنگە بەرگری ئەو هەموو نەهامەتی و ئەو هەموو زوڵم و ئەو هەموو فشارە دەستێژیکردنە مافخواردنی ژنان کە کاتێک کرێتە سەری کاریگەریەکانی دابوونەری زۆرتر دەبێت هەناباتە بەرخۆکوشتن. من الأوضاع الاقتصادية مثلا الناس اللي تتراكم عليها الديون والناس عدم توفر الوظيفي لها البطالة ذلك لا يستطيعون دفع الديون. بهذا الحالة شو يفكرون قلة العمل أو قلة توفر الدرجات الوظيفية يقومون بانتحار أو يمرون بحالات الوفاة أو حالات الصحية نفسية كئيبة. يعني ما يقدرون إنه هم يحاولون يطورون نفسهم. بس إذا نجي إلى أثر عادات وتقاليدنا بشكل كبير على المرأة حيث رغم تطوير الحياة والمجتمع العراقي أو المجتمع الكركوكي تؤثر بشكل خاص على النساء. تعاني من حالات الزواج القاصر. عندنا حالات اللي السن صغير أو حالات القاصرة اللي أقل من عمر 18 سنة يتزوجون. بهذا الحالة الفتاة عندما تنجبر على الزواج والأهل يضغط عليه شو يفكر؟ ما يفكر بحالة إنه هي تنتحر. إحنا المفروض بهذا الحالات نتدخل نحكي ويا الأهل نحكي ويا النساء إنه ما يقومون بانتحار. بێگومان هەمومان نەزانین کە سیستەمی سەرمایەداری ینی بەکاڵاکردنی ژن قازانجی خۆیەکە و ئەو ڕێگەیانەی کە بەکاری ئەهێنێ بۆ ئەوەی کە ژنانێکی لاواز بن ژنانێک بن دابڕاو بن لە جوانی دابڕاو بن لە ئازادی و لە خزمەتی سیستەمدا ئەویش بۆ قازانجکردنی سەرمایە. یعنی ناوی خۆی بەخۆیەتی کە باسی سیستەمی سەرمایەداریەکەین هەموو بەهاو جوانیەکان کە بە تایبەتی لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی و بە تایبەتی کۆمەڵگەی کوردیدا هەتا ئاستێکی هەرە بەهێز لە پێشەوە لە کۆمەڵگەکانی پێشووی ئێمە و لە دابوونەریت و لە دایک و باوک و باپیر و نەوەکانی پێشوودا هەبوون کە ئێمە دەزانین لە چ ئاستێکی پێشکەوتنی ئازادی ئینسانە بوون و ئەم سیستەمە چەندە ئێمە بۆ دواوە ئەباتەوە. یعنی ئەم داتایە یان ئەم توێژینەوەیە ساڵی 2015 بووە واتە چەند ساڵێک پێش ئێستا بووە تەنها لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 244 میلیۆن پەڕەی پۆڕنی هەیە. لە ئەڵمانیا 10 میلیۆن، بەریتانیا 8 میلیۆن و نیو، ئوسترالیا 5 میلیۆن و نیو و لە 11 ساڵیەوە مناڵ دەتوانێت بینەری ئەم کارەساتانە بێ ئەم تراژیدیانە بێ کە بە ناوی پۆڕنەوە هەیە و زیاد لە 100,000 وێبسایتی تایبەت بە پۆرنۆگرافی مناڵ هەیە کە ئەمە بەڕاستی کارەساتەوە ئەو دۆخەی کە ئێستا لە کۆمەڵگەکاندا هەیە بەرئەنجامی ئەم کارانەیە کە کراوە. بەپێی هەندێک سەرچاوە لە ساڵی 2006دا 97 میلیارد دۆلار داهاتی پۆرنۆگرافی ئەمریکا بووە. واتە ئەمە ئابوورێنی هێنەکەی ئەمریکا ناو ئەهێنرێت کە هەفتانە دەیان 1000 وێنەی مناڵی تیا بەکارهێنرێت کە مناڵی شێکێکن لەو قوربانیانەی کە لەم سیستەمەدا کاریان لەسەرکرێت. تەنها لە 2005دا بازرگانی پۆڕنی مناڵان 3 میلیارد دۆلار بووە 2005 کە چەند ساڵ پێش ئێستاکە و ئەزانین ئەم حملەیە چەندە بە ئاستێکی خێرا گەشە دەکات. ئەم یاسایانە بۆ خۆی کۆمەڵێ بابەت ئەگرێتەوە کە گرێدراوە بە ژن بە حکمەوەی ئێمە کۆمەلگایەکی نەزانین کۆمەلگایەکی ذکورین. یعنی واتە ئەو یاسایانی کە نووسراوە دیسانەوە بە زهنی پیاو نووسراوەتەوە.
کە نووسراوەتەوە هەڵبەتە ئەوانەیشی کە وتمان لە شەریعەت و لە دابونەریەتەکان هێناوانەوە دیارە ئەوانەش بۆ خۆی هەر ئەو کاتە هەر حکمی پیاو هەبوونە هەڵبەتە ئەمە کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگای ئێمە ئەمڕۆ بەڕاستی یاساکان ئەگەر بینە سەر دەستوری عێراقی بۆ خۆی یەکەم یاسا باس ئەوەکان کە هەموو عێراقیەک لە ژن و پیاوەعین لە نێر و مێ یەکسانن بەرامبەر بە ئەرک و مافەکانیان لە مادەی 41 لە قانونی عقوبات واتە قانونی سزادان باس لەوە ئەکاتن کە ژن و پیاو کاتێک کە خێزانێک هەیە بۆی هەیە ئەگەر بێت و ژنەکەی کارێک بکاتن یعنی کارێکی جیاواز بۆی هەیە پیاوەکە محاسبەی بکات و بەڵکو لێشی بداتن یعنی ئەمە بۆ خۆی ئەو یاسایانە ئەوە ئەگەیەنێت کە لێرە ژن بیچوو کراوە تەنانەت لە مادەکەش خۆی ئەڵێ وەکو مناڵی قاسر سیر بکرێ بۆی ئێمەش پێویستە ئێمە ژنان خۆمان بەڕێخستن بکەین لە زۆربەی کێشەکان ئێستا ژن هەر کاتێک ژن لە ماڵەوە ئەگەر بێت و ئیش و کارەکانی خۆی بەڕێخستن نەکا بۆ نمونە ئیشی ماڵەوە یعنی تۆ کاتی بۆ دانێ بیان ساعت چەندە خەو هەڵەسی یان خواردن نیۆڕۆ ساعت چەند حازرێکی ئێوارە بەیانی ئیتر کاتی چوونە دەرەوە کاتی ئەو شتانە ئەگەر تۆ ئەو شتانە بەڕێخستن دەکرێت فەوزایەک دروست دەبێت کە خۆشت سەرت دێشێوێ و شتەکانت ناڕوا بڕێوە لە هەمان کاتدا بەرگریکردن و خۆپاراستن هەر بە شێوەی خۆڕێخستن بووە لە هەموو کاتێک و لە ئێستاش زۆر نمونەمان هەیە لەسەر ڕێخستن ئەویش بۆ چوونەکەی وەهایە ئەڵێ کێشەی ژن کێشەیەکی اقتصادە واتە ژنی کرێکار ئەچەوسێتەوە ژنی سەرمایەدار ناچەوسێتەوە ئەمەش طبعا بۆ چوونێکە هەتا نیوەی هاتووە اقتصاد هۆکارێکە کاتێک مەسەلە ئێستاش لە کۆمەڵگای ئێمەدا زۆر جار زەواج لەبەر ئەوەیە کە ژنێک پیاوەکەی بەخێویکە اقتصاددا سەربەخۆیی هەبێت باشە ئەبێ بە هۆکاری ئەوەی کە ینی ژن هەتا ئاستێک کەمتر بچەوسێتەوە بەڵام کێشەکە کێشەی اقتصاد نییە ژنێکی بۆرژواژ ئەچەوسێتەوە ژنێکی مەسەلە ئێستا ئێمە بۆ خۆمان داتاکان کەسەی دەکەین پارێزەر ئەکوژرێت مامۆستا ئەکوژرێت لە ئەنجامی توندوتیژیدا بۆ بە قوربان دکتۆرێ ئەکوژرێت لە ئەنجامی مەسەلە دەستی پیاوەکەی مەتارەی بەنزینی پیاکات و دوایی دەمانچەیەکی پێوەنێت و گولەیەکی پێوەنێت و دوای مەتارەی بەنزینی پیاکە بۆی بڵێ خۆی سووتاندووە ئەبێ بە قوربان کەواتە ئەمانە هەوڵدانن بەڵام نیوە هاتوون پرۆژەی هاوژیانی ئازاد پرۆژەی هاوژیانی ئازاد ئەبێ ئەو بکەین ئەو خێزانە کلاسیکەی کە پیاو دەسەڵاتدارە و مناڵ و ژن ئەبن بە قوربان و ئەچەوسێنەوە ئەبێ ئەمە کۆتایی پێبێت ئەبێ کۆتایی پێبێت لەسەر ئەساسی حتا کەلیمەی هاوسەریش غەڵەتە بەکاری بێنین هاوسەر یعنی هاوسەرینی ژن تەنیا کەوێتە پرۆسەی زەواجەوە نابێت تەنیا هاوسەرین بێت بەڵکو هاوژیان بێت هاوژیان بە معنای تەقسیماتی فکری تەقسیماتی ڕۆحی تەقسیماتی ویجدانی و یەکترین کردن بە ئیرادە لەسەر ئەساسی ئیرادەیەکی هاوبەش مرۆڤەکان بێنە لای یەکتری ئەگەر ژن بوو وەک مەکینەیەکی مناڵ بەخێوکردن سەیر کرا تەنیا ئەگەر مناڵی بوو حسابی بۆ بکرێ ئەگەر مناڵی نەبوو وەکو پێ بڵێن داری بێبەرە یان مەسەلەن تەنیا بۆ تێرکردنی غەریزەی پیاو بەکاربهێنرێ ئەمە کارە ساتە ئەبێ ئەمانە هەڵگیرێ هەتا سەر لە نوێ هاتنە لای یەکتری مرۆڤەکان لەسەر ئەساسی هاوژیانی ئازاد نەبێ ئەمە ئەم کۆمەڵکوژیانە دروستە بێت کە ئێستا هەیە